خەڵکی هەڵسوڕا و معتەرزی بانە، ژنان پیاوان، دایکان باوکان، دانیشتوویان، مەحەسڵینی پڕ لە ئێنەرژی کە ئیمڕۆ لە خیابانەکانن. 43 ساڵەوە پێش ئێمە هەمومان بەشێک لە ئێمە کە ئێستا ماوین مبارزەمان کرد بۆی کرد لە دەست ئەهریمەنی شا ڕزگاریمان بێ، بەڵام بەداخەوە شۆڕەشەکە بە خوێن کێشرا. و 43 ساڵە ئێوە کە لە ئێرانن، ئێوە کە لە شاری بانن، هەموو ڕۆژێ زەرج و شکنجا بینن. بەڵام ئیمڕۆ ڕۆژێکە کە ئەسقەزا خەریکین ئەم ئەهریمەنش لەسەر مەیدان پاگەکەینەوە. بەشداریتان لە ئەم ماوەیە لە هەڵسوڕانی سەراسەری کوردستان و سەراسەری شارەکانی ئێران هەروەها من بە چاو دیتوومە، زۆر خۆشحاڵی کردوم و لە کەنارتانم و ئەحساسەکەم لەحزە بە لەحزە لەگەڵتانم، هەموو ڕۆژەکانی ئینقلابم بدێتەوە بیر و یادی هەموو ئەو عەزیزانە خۆش بێ هەمیشە کە گیانیان لەدەستا بۆ ئەم شۆڕشە و بەداخەوە ئیمڕۆ بۆ نزیک بوونەوەی سەرکەوتنمان لە لامان نین. بەڵام ئەبێ کاری ئەم ئەهریمەنەش تەواو بکەین، ئەبێ ڕزگار بین لە دەست ئەم هەموو جەنایەت و کوشتارە و ئەبین. و بۆیە شاری بانە یەکێک لەو شارانە بوو کە 34 ڕۆژ مقاومەتی کرد و نەیتێش هێزەکانی جمهوری ئیسلامی بێتە مەیدان و دووبارە ئەتوانێ قاتیم کرد سۆری مشکل نییە مەڕۆ ئێستا دەست پێ بکەرەوە دووبارە بڕۆ دەفەکەم هێنا نازەمە خۆشم چی گوت. ئۆکەی بەزێک کورتری کەمە چۆرە گوزەشتە ئەوەی شەهامەتێک بە سەراسەری ئێرانە هەیە، ئێوەش نەخشی جدی ئیفا بکەن. ئەوە بڕۆ یاک دوو سێ. خەڵکی معتەرز و هەڵسوڕاوی شاری بانە، ژنان، پیاوان، دایکان باوکان، دانیشتوویان، مەحەسڵینی پڕ لە هێز و ئێنەرژی کە ئیمڕۆ هاتوونتە خیابان. سڵاوتان لێبێ بۆ ئەو هەموو ئێترازاتانە کە وجودی هەیە لە سەراسەری ئێران لە کوردستان و هەروەها لە شاری بانە. لە کەنارتانم لەحزە بە لەحزە و ئەم خاتە بیری ئەو ڕۆژانەی کە ئێمەش لە عەلەیهی ڕێژیمی شا مبارزەمانە کرد، بەڵام بەداخەوە بە خوێن کێشرا ئەو ئێترازاتانە. بەڵام ئێستا سەرکەوتن نزیکە، سەرکەوتن لە عەلەیهی ڕژیمێکی خوێنخوار کە 44 ساڵە خەڵک ئەزیەتەکە، ژن و پیاو ئەزیەتەکە. ئافرین بۆ ئەو هەموو شەهامەت و ئەو هەموو مبارزەیە کە خوڵقانتان ژنان و ئێستا بوونەتە نمونە لە سەراسەری دنیا. ئێستا ئەو ڕۆژانە نزیکە، بۆیە ئەتوانن حماسە بەخوڵقێنن. 34 ڕۆژ مقاومەتی شاری بانە هێشتا هەر لە تاریخا دەنگەیاتەوە. وەختێکە ڕژیمی جمهوری ئیسلامی هات دووبارە ئەتوانن بیخۆڵقێننەوە. شاری سنە دەستی پێ کردووە، دووبارە ئێوە دەتوانن ئەو ئێترازاتانە بکەنەوە، یەکگرتوو بن، موازبی یەک بن، شۆڕاها و بنکەی مەحەلات پێک بێنن وەکو جارانی پێشوو. تەجروبەتان زۆرە ئەو نەسلەی ئێمە کە ئێستا لە ناوتانن. متحد بن و یارمەتی یەک بن، سەنگەربەندی بکەن. ئاگاتان لە جوانان بێ، دایک و باوکان، و هەروەها ئێوە دەتوانن بەشدار بن. ژنان دەتوانن لە نەقشی ڕەهبەریا بن و ئەبێ ببن و ئەبێ لە شۆڕای مەحەلاتە هەوڵ بن کە سازمانهای ژنان پێک بێنن بۆ ئەوەی کە ژنانێکی زۆرتر بەتای بە ژنانی خاندار بێننە مەیدان. تەشکیلهای کاریگەری، دانیشتوویی، مەحەسڵی، هەموو سنفێک ئەبێ بێنە مەیدان. دەبێت دەواازەی مەغازەکان باز بێ بۆ ئەو وەختانەی کە گەشتی ئێرشاد و نیروهای نظامی دێنە مەیدان و ئەزیەتی خەڵکەکەن و کوشتارەکەن بۆ ئەوەی کە هۆشیان بە زەخمیەکانەوە بێ. هەموو تەجروبانە بکەنەوە، دووبارە زیندویکەنەوە و بە دەوریا کۆبنەوە. بەڵام لە هەموو شتێک مهمتر شۆڕای مەحەلاتە. لەوێەوە ئێوە ئەتوانن قودرەت پەیاکەن و قودرەتی جەمعی پەیاکەن و وە فێر ببن کە ئایندەی کوردستان و ئێران لە سەراسەری ئێران بەدەست خۆتانە. ئێوە ئەتوانن ئیدارەیکەن، شۆڕای مەحەلا دەتوانێت ئیدارەی جەمعی بکات و کەسی کە بەسەر ئەم وەزیەتە یازاڵ نەبێ. ئێمەش لە پشتانین
ئاواتخوازیین کە هەرچی زووتر بتان بێنین و دەست لە ناو دەستی یەک بۆ شۆڕاهایەکی جەمعی کە بتوانێت ئیدارەی جەمعی بک بۆ جامعە بەدەست بێنین بە هیوای ئەو ڕۆژە دیسانیش داوەتانەکەم بۆ هەڵسوڕان و بۆ مبارزاتی هەر ڕۆژە لە شاری بانە. زۆر سپاس.